پارتی بە یەکجاری گەمارۆ دەدرێت. چۆن پرۆژە دێرینەکەی تورکیا بۆ عێراق دارایی زۆنی زەرد وشک دەکات. ئەم جوڵە بازرگانیەی دوێنێ لە نێوان عێراق و تورکیا کە لە دەواازەی ڕەبیعا دەستی پێکرد تەنها گۆڕانێکی یاسایی ڕێڕەو نییە، بەڵکو دەستپێکی گورزێکی کوشندەیە بۆ شادەماری یابووری زۆنی زەرد. بەکاراکردنی ڕێڕەوی ترانزیت لە ڕێگەی سووریاوە بۆ عێراق بەبێ تێپەڕین بە سنوورەکانی هەرێم گرنگی دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل لاواز دەبێت. ئەو دەواازەیە کە دەیان ساڵە وەک بربڕەی پشکی دارایی پارتی هەژمار دەکرێت. ئەم جوڵەی ئێستای دەواازەی ڕەبیعا لە ڕاستیدا ڕنگدانەوەی خەونە کۆنەکەی تورکیایە بۆ دروستکردنی ڕێڕەوێکی ڕاستەخۆ لەگەڵ بەغدا بەبێ تێپەڕین بە خاکی هەرێمی کوردستاندا. پرۆژەی ئۆڤاکۆ کە ساڵانێکە وەک هەڕەشەیەکی ستراتیژی لەسەر پێگەی جۆپۆلێتیکی هەرێم دەبیندرێت، ئێستا لە بەرگێکی نوێدا و بەدەستکاریەکی تەکتیکیەوە لە ڕێگەی خاکی سووریاوە چوەتە بواری جێبەجێکردنەوە. نزیکبوونەوەی سیاسی ئەنقەرە لە دیمەشق و هەماهەنگیە ژێرپەردەکانی لەگەڵ بەغدا وای کردووە تورکیا بەدیلێکی خێراتر و کاریگەرتر بۆ ئیبراهیم خەلیل بدۆزێتەوە تاوەکو شادەماری ئابووری زۆنی زەرد وشک بکات. ڕۆژەی ئۆڤاکۆ کە ئامانجی سەرەکی بەستنەوەی تورکیایە بە تەلەعفەر و مووسڵ لە ڕێگەی ناوچەی فیشخابور دەیەوێ هەرێم لە هاوکێژەی ترانزیتی نێودەوڵەتی بکاتە دەرەوە. ئامانجی ئەم پلانە بۆ زۆنی زەرد یەکجار مەترسیدارە، چونکە کەمبوونەوەی داهاتی گومرگی تەنها زیانێکی دارایی نییە، بەڵکو لاوازکردنی پێگەی سیاسی پارتیە لە بەرامبەر بەغدا. ئەگەر جاران ئیبراهیم خەلیل کارتی گوشاری هەرێم بوو بۆ سەرناوەند، ئێستا ئۆڤاکۆ و ڕێڕەوە نوێیەکانی ترانزیت دەبنا کارتی گوشاری تورکیا و عێراق بۆ خنکاندنی ئابووری زۆنی زەرد. ئەم پرۆژەیە وەک پەتێکی خنکێنەروایە کە بەهێمنی لە دەوری دەواازە سنووریەکانی پارتی تون دەکرێتەوە تا ئەو کاتەی ئیبراهیم خەلیل تەنها وەک دەواازەیەکی ناوخۆیی و کەم بایەق دەمێنێتەوە و داهاتەکەی بەرەو نەمان دەچێت.